ئەم گۆڤارە لە پاییزی 2021 یەکەم ژمارەی دەرچوو بە زمانەکانی کوردی و عەرەبی و فارسی جازە بێنگلیزیش و تار و لێکۆنەوە بڵاو دەکەینەوە. هەموو ساڵش لە ڕۆژی جیهانی زمانی دایکدا کۆنفرانسی زانستی زمان بەڕێوە دەبین. ئەم گۆڤارە لەلایەن کۆمەڵگەی پەروەردەی مارگرێت دەرەچێت، هەڵبەت بە سپۆنسەری دارایی بەڕێز دکتۆر تاها ڕەسوڵ کە ئەو پاپشتیمانی ئێمە دەکات. ئەم گۆڤارە تا ئێستا ژمارەیەکی بە زمانی عەرەبی تێکڕای بابەتەکان بە عەرەبی بووە، ژمارە 13 هەمووی بە فارسی بووە، ژمارە 15 هەمووی بە تیپی لاتینی کرمانجی بووە، یعنی زاری کرمانجی. بەدڵنیایی هەبوونی ئەو دامەزراوانە چ لە ئێستا چ لە داهاتوو دەتوانێت خزمەتێکی گەورە بە کێشەکانی زمانی کوردی بکە لە سەئاسەکانی پەروەردە فێرکردن، لە سەئاسی سۆشیال میدیا، لە سەئاسی زار و بزارە کوردیەکاندا. بەڕای من زۆر ئاساییە ئێمەی کورد وشە و زاراوەی بیانی لە زمانەکەماندا بەکاربێنین، چونکە هیچ نەتەوەیەک نیە لەسەر ڕووی ئەو زەمینە وشە و زاراوەی بیانی و نەتەوەکانی دیکە بەکار نهێنێت. بۆ نمونە ئێمە تەماشای فارس بکەین، تەماشای زمانی تورکی بکەین، ڕەنگە ستا 70-80 وشە و زاراوەکانیان لە زمانی دیکەوە یعنی خواستووە. هەڵبەت تۆ ئەگە وشە و زاراوی کوردی ڕەسەن دەبێت پێویستاکە پەنا بێتە بەر وشە و زاراوی بیانی. بەڵام لە حەقیقەت ئێستا کۆمەڵ وشە و زاراوەی نێونەتەوەی ئینتەرناسیۆناڵ هەیە، ئێمە ناکرێت پشتلەوانە بکەین و وشەی بۆ بەدا بتاشین. زمانی کوردی تا ڕادێک بۆتە زمانی زانست، بۆتە زمانی فەلسەفە، بۆتە زمانی کایەکانی دیکەی ینی کەلتوری. بۆ نمونە ئێستا ئێمە بەدایان قاموسمان هەیە، قاموسی زانستیە، قاموسی فەلسەفیە بە زمانی کوردی دانراوە، هەروەها بەدایان سەرچاوەی کتێبمان هەیە هەر بە وشە و زاراوی زانستی کاری داکرەوە. بەڵام هەڵبەت ینی زمانی کۆمەڵگەی کشتوکاڵی زمانێکی پاراترە لە زمانی ناوشار بۆ، چونکە لە زمانی کۆمەڵگە کشتوکاڵیەکان ڕەسەنایەتی دەمێنێتەوە. ئەوەشیان بۆ ئێمە سەرچاوێکی باشی پرسی زمان ناسیە بە ئاوێتەکردنی بابڕێن ئەو کەلتورەی کە لە کۆمەڵگەی کشتوکاڵیە کە پڕ لە وشە و زاراوی ڕەسەن لەگەڵ کۆمەڵگەی ناوشار زمانێکی ستاندار یا زمانێکی هاوسەرخ بنیاد بنێ. لە غیابی زمانی یەکگرتوو زارەکان ڕۆڵی زمانی ستاندار دەبینین. بۆ نمونە ئێستا ئێمە لە باشووری کوردستان، لە هەرێمی کوردستان زمانی کوردی ناوەند کە لە نێوان دوو کەوانەیە سۆرانی بۆتە زمانی ستاندارد، هەروە لە ڕۆژاوی کوردستان زاری کرمانجی بۆتە زمانی ستاندارد. بەڵام ئەگەمانی و ئێمە زمانێکی هاوبەش و ستاندار بۆ هەموو گەلی کورد پێکۆ بنین، پێم وایە لە داهاتوو ئەمە بڕیاری دەوڵەتە، بڕیاری سیاسیە.